ئێرە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و ئێمەش کوردین بۆیە ئێمە هەمیشە خۆمان حازر بکەین کێشە و گرفت و زوڵم و زوڵمداری ڕوومان تێبکە. عادەت و تەقالیدی کوردەواری خۆمان پێمان دەڵێ کە ئەبێ ساحب ماڵێکی بە لوتف بین. بۆیە من ئەمڕۆ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمەوێ بە خێرهاتنێکی گەرمی میوانە بەڕێزەکان بکەم، بە تایبەت ئەوانەی کە لە ئەمریکاوە هاتوون بۆ هەرێمی کوردستان. هیوادارم کە سەردانەکەیان لەم کات و ساتە سەختەدا نیشانەی پشتیوانی بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلانی کورد بەگشتی. هیوادارم کە تا لێرەن و کۆبوونەوەکانی خۆیان ئەنجام ئەدەن، لە پاڵ کۆبوونەوەکانیان قسە لەگەڵ خەڵکی کوردستان بکەن، گوێبیستی قسەکانی خەڵکی کوردستان ببن، گوێ لەو قەلەقی و نیگەرانیە بگرن کە ڕۆژانە خەڵکی کوردستان ئەمڕۆ لەم ساتە ناخۆشەدا باسی دەکا. هیوادارم لەگەڵ خۆیان کە گەڕانەوە ژانی گەلەکەمان ببنەوە لەگەڵ خۆیان، بتوانن ئەو ئازار و دڵگرانیەی ملەتی خۆمان ببنەوە بۆ وڵاتی خۆیان و بیگەێننە سەرکردەی سیاسی وڵاتەکەی خۆیان. بە سەرکردەی سیاسی خۆیان بڵێن کە کورد دیسان غەدری لێ دەکرێ و هیوادارم بتوانن بیگەێننە سەرۆکی ئەمریکا کە بڕیارەکەی بۆ کشانەوەی هێزەکانیان لە سووریا بووە تەمایی کوشتن و کوشتاری، زوڵم و زوڵمکاری دەربەدەری و گەیاندنی ئازارێکی زۆر بە کورد بەگشتی و خەڵکانی ڕۆژاوە بە تایبەت. بێجگەر لە کوشتن و کوشتاری و زوڵم و زوڵمداری، خەڵک ماڵ و گوند و شار و شارۆچکەکانی خۆیانیان بەجێهێشتووە. هیوادارم بتوانن ئەو پەیامە بگەێنن کە لەبەر بڕیاری سەرۆکەکەیان ئەمڕۆ هێزە نادیموکراتیەکان ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن، هێزە ئیرهابیەکان لە ناوچەکەدا ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن، هێزەکانی کە دژی ئەمریکان ئەمڕۆ زۆر بەهێزترن لە چاو دوێنێ. و هیوادارم بتوانن بیگەێنن کە بەرەبەرە متمانە لە دەست دەدرێ. بەڵام نەچووە بچێ. خۆشحاڵ بووم بە وتەکانی بەڕێز قونسوڵی ئەمریکی لێرە کە ئاماژەی بەوەدا کە نەچووە بچێت و ئێمە چاوەڕێین کە ئەمریکا دەوری کاریگەری خۆی ببینێ، هاوکارمان بێ بۆ کۆتایی هێنان بەم شەڕە نەخوازراوەی سووریا، هاوکارمان بێ لە هەنگاوەکانمان بۆ گەیاندنی ڕۆژاوە بۆ کەناری ئارامی و دوورخستنەوەی دەستی بێگانە لە کاروباری ناوخۆی سووریا. لە هەمان کاتیشدا سەرەڕای ئەو ناخۆشیانەی کە ڕوویان لە گەلی کورد کردووە بە عام، پشتیوانیەکی زۆریش ئاراستەی گەلەکەمان کراوە و ئێمە ئەزانین وەکو بەڕێز تەفیوری ئاماژەی پێدا کە ئەم بڕیارە ڕەئی گەلی ئەمریکا نییە و بەشێکی حکوومەتی ئەمریکاش لەگەڵ ئەوە نییە کە ئەمڕۆ ئەگوزەرێ لە سووریا. و خەڵکانێکی زۆر هەن کە ئەمڕۆ لە ئەمریکا، لە ئەوروپا، لە وڵاتانی دیکە، حتا لە ناوچەکەیە عەتف و سۆزیان بۆ کورد ئەمڕۆ زۆر بەهێزترە لە چاو ڕۆژانی تر. و ئێمە ئەزانین کە جەیشی ئەمریکاش ئەمڕۆ زۆر نیگەرانە لەو زروفەی کە ڕووی لە کورد کردووە و وتوشیانە هەستەکەن هاوپەیمانێکی خۆیانیان بەجێهێشتووە لە کاتێکی زۆر ناخۆشدا.
دوور لەو باوەڕەی کە کورد لە جەنگی جیهانی دووهەم بەشدار نەبوو. سوپاسی کەناڵی ئاسمانی ڕووداوەکەین کە تێکۆشەرێکی بەڕێزیان بۆ دۆزینەوە کە بەشدار بوو لە شەڕی جەنگی جیهانی دووهەم. بۆیە هیوادارم سەرۆک ترامپیش ئەو ڕاستیەشی پێ بگا کە کورد کەی پێویستی کردووە شەڕ بکە لەسەر لایەنی حەق شەڕی کردووە و سبەینش پێویست بکە شەڕ بکە لەسەر لایەنی حەق هەر شەڕەکە.